سردانا سروک مسعود بارزانی اش بوی بغداد در روزا دوام دا بردامه جوینن گرینگ هشتا جتره کدانه و مجار زیرتر گلالین سیاسیین عراقی بخوام بحث کن برای محمد خالدی امین داره گشتی حزب بیارق الخیر شهوليري بواكي راست خود گل مدانه برای خالدی گلک سپاس کوین گل مدانه هین وک آلین عراقی چه هیویه که چه چاواره بینه که سردانا سروک بارزانی اش بوی بغداد کن حتی اگر دی وقتیانه که بخوجی هبه لی بردام پیوندین هولی رو بغداد هبینه سر رای هبونا پرزگره که آلوزیان تحياتي لك ولقناة سلااو لە تۆ لە سەرجەمبی نەرانی کوردستان 24 بێگومان ئەم سەردانە سەردانێکی گرنگ و مێژوویە و توانیوێتی سەرکەوتنێکی دیار بەدەست بێنێت. ئێستا دۆخی عێراق پێویستی بەوەیە کەوا بەڕێز سەرۆک مەسعود بارزانی بێ و بەرپرسیارەتەکە هەڵبگرێت چونکە خۆی کەسایەتیەکی کاریگەر و دیارە پەیوەندی لەگەڵ سەرجەم لایەنەکانیش هەیە بۆیە ئەمە پێشوازیەکی زۆر لە سەرۆک کراوە لەلایەن خەڵکەوە لەلایەن سیاسەتوانانیشەوە بێگومان. یاش همیا گرنگتر جی یعنی حتی جالی پارتین سیاسیین شیعه و سنه جی بغدادیه بحث کردن کساتیا سروک مسعود بارزانی بی هبونا پرزگری کوالوزیان گل هیچ آلیه که نه سنی نه شیعی دی سردانه همی آلیان کریه جوین کرینه جوی بحث کرنا قناغ دهاتی عراقی مبج و قناغ دهاتی عراقی چه برف قناغ کدم و چه عراق پری ما کردستانی و پشتی سردانه سروک بارزانی بێگومان وەکو دەزانین ئێستا پرۆسەی سیاسی چەندین بۆ چوونی جیاوازی تێدا دەرکەوتووە و هاوکات بۆتە هۆی تاکڕەوی لە هەندێک پرسدا بۆیە بە تایبەتی هەڵنەبێژێردرانی سەرۆکی ئەنجومەنی نوێران ئەمەژێکی بلەو کێشەیە بۆیە ئێستا پێویست بوو سەرۆک بارزانی بێت و لەگەڵ لایەنەکان قسە بکات بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە بۆ ئەوەی بتوانرێت پرۆسەی سیاسی لە عێراق دووبارە دابڕێژرێتەوە. هەموو ئەوانە ئێستا داخڵن لەوەی کەوا ئێستا هەیە کورد بێ سونە بێ شیعە بێ یان هەموو پێکاتەکانی دیکە بێ پێویستە لێرەدا ئێستا قۆناغێکی هەڵسەنگاندن هەبێ بۆیە ئەوەی ئێستا هەیە سەردانەکەی سەرۆک بارزانی یەکێکە لەوەی کەوا هەوڵی چاکردنەوەی ئەو هەڵانە دەدرێت هاوکات هەڵسەنگاندنێکی گشتگیر دەکرێت چونکە خۆی خاوەنی کاریگەریەکی گەورەی سیاسیە بۆیە سەردانەکە دەتوانم بڵێم وێستگەیەکی گرنگە لە ژیانی پرۆسەی سیاسی لە عێراق هاوکات هەمویان پێویستیان بەوەیەکەوە ئەم پرۆسەیەواتە پرۆسەی سیاسی دابڕێژرێتەوە کەم و کورتیەکانی چارسەر بکرێت بۆیە ئەم سەردانێکی مێژووی و گرنگە بۆ ئێمە هاوکات دوای ئەم سەردانە باوەڕم وایە لە بەرژەوەندی هەمووان دەبێ و بە تایبەتی کێشەکانی نێوان هەولێر و بەغدا یان پارێزگاکانی دیکە لەگەڵ بەغدا چەندین کێشەی جیاوازی ئەمنی و ئابووری هەیە یاخود دەتوان بڵێم کێشەی کۆمەڵایەتی و سیاسیش هەیە لە ڕووی ئیقلیمیشەوە کێشەی زۆر هەیە ئێستا دۆخێکی زۆر جیاوازە هەموو کێشانە لە ناوەوەی عێراق و لە دەوروبەری عێراقە بۆیە باوەڕم وایە ئەم سەردانێکی سەرکەوتوو دەبێ و ئەنجامی ئەرێنی دەبێ بۆ سەرجەمان. تمام نافمالا سنیان دا و گلک جاراجی حتی نافمالا شیعیانش دا نکوکیت نیف براوانا دا هبینه نریخ خستنک هبیه حتی کاریگری سر پوستین گرنگ جی هبینه پروسه سیاسی دا بو نمونه سروک پارلمان عراقه که حتی نکیجی وکالت تپریده برن کاریگریا سروک مسعود بارزانی یک آلی کرنا پرسان دا چرا سر کرنا پرزگری کن حتی چرا دب تایبتی جی سرعرد امده ببینیم بو نمونه بره نیو برای آلین سنی و شیعه دا جوین هات نکرن بریارشی هات ندان لی بریار نت هات نجیب جکرن لی دوی سردانه دا حتی چرا دا امکارین بیشین
سەداسەد ئەو ئاخفتنێن تێنەگوتن ئەو بڕیارێت تێنەدان وێندنی جێبجێکردن کاریگەریی بەهێزی هەیە لەبارەی پەرلەمانیشەوە دەتوانێت کێشەکەت چارەسەر بکات هەوڵی ئەوە دەدرێتکەوە بۆ چوونەکان نزیک بکاتەوە ئەمە شتێکی زۆر مهم و گرنگە پێشتریش لە پێکێنانی حکوومەت هەمان شت هەبوو بۆیە هاتنەوەی سەرۆک بارزانانی لەم پرسە باوەڕم وایە دەبێتە هێزێکی کاریگەر و هێزێکی دیار بۆ چارەسەرکردنی ئەم پرسە و لە یەک نزیکردنەوەی بۆ چوونە جیاوازەکان و شاکردنەوەی سەرجەم هەڵەکان بۆ سەرۆکی دەستنیشانکردنی سەرۆکی پەرلەمان بیان کێشەکانی دیکەش بە هەمان شێوە بۆیە دیجگای سەرۆک بارزانانی لەم بارەیەوە زۆر گرنگە بۆیە هاتووە لە کاتێکی زۆر گونجاودا هاتووە بۆ ئەوەی کێشەکان چارسەر بکرێت و سەرۆکی پەرلەمان هەڵبژێردرێت لە پێناو ئاساییکردنەوەی سیاست بە شێوەیەکی گشتی خۆتان دەزانن هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە بەردەممانە و هەڵبژاردن دیکە هەیە کێشەی دەستنیشانکردنی پارێزگاری کەرکووک لە ئارادایە و چەندین کێشەی دیکە هەیە سەرڕای ئەم هەموو کێشانە بۆیە سەردانی سەرۆک بارزانانی باوەڕم وایە دەتوانێت ئەم کێشانە چارەسەر بکە و هاوکات خاڵەکان لەسەر پیتەکان دابنێت هەموو ئەو کێشانێکەوە هەڵواسراوە لە عێراق و لە پارێزگاکانی عێراق و لە ڕووی ئیقلیمیشەوە دەتوانێت کێشەکان چارەسەر بکات هاوکات پرسی موچەش لە بەرژەوەندی هەرێمی کوردستان چارەسەر بکات یان دەتوانین بڵێن قسە لەسەر یاسای نەوت و گاز بکرێت بۆ ئەوەی هەموو ئەم کێشانە چارەسەر بکرێن دوای ئەم سەردانە دیتناوە هەم وەکە بەیارق الخێر هەمژی ئالیەن سیاسیت نەڤ عێراقێدا سەر وان پرزگرێکۆن چن ئەڤێن و دیروکەکە درێژ هەیت نێڤبەرا کورد و ئالیەن عێراقی مەبەستە من سنە و شێئانژە تایبەتیژی مادەیە 140 و مژارجی جالیە سەرۆک بارزانانی وهاتیە بەحەزکردن کەرکووک و ناوچەیان تایبەتیژی پرزگرێکل سەر حتی ڕێکەفتنا شنگالیژی چیکە ئەو ژێکشان مژارێن گەلەکێ گرنگە نەبتنێش بۆ عێراقی بەڵکو وڵاتێن ناوچەین وەکە ئیران و تورکیەژی ئەو پرزگرێکە بەرەف چارەسەربینێڤە چەند پشتی وێ سەردانێک و پڕاشکاوانە تێتە بەحەزکردن چیکی گەلە جارە ئالیەن عێراقی خۆشمادەیە 140 ژیش ڤەدەزن حتاش ڕێکەفتنا شنگالیژی خۆ ئیدی ڤەتشێرە چەندین کێشەی جیاواز هەیە بڵێ چەندین کێشەی جیاواز هەیە کە هەمویان لەسەر یەکتر کۆبنەوە کەڵەکە بوون لە ساڵی 2003ەوە بەڵکو پێشتریش هەر لەو کاتەوە تا ئێستا کێشەکان کەڵەکە بوون و لەسەر یەکتر دارماون ئەبۆیە ئەم سەردانە سەردانێکی گرنگە مەبەستمان لە سەردانی گرنگ ئەوەیە کەەوە ئەم سەردانێکی گرنگە و دەتوانێت بەلایانی کەمەوە زۆربەی هەرە زۆری کێشەکان چارەسەر بکرێن لە ئەنجامی ئەم سەردانەدا پێویستە دانوستانەکان بەردەوام بێ بێگومان دانوستانەکان بە سەرۆکایەتی سەرۆک بارزانانی ئێستا دەستی پێکردووەتەوە بۆیە ئەمە خۆشی هەر وەکو کەسایەتی فەزلی بەسەر هەندێک لایەنە سیاسیەکان و هاوکات بەسەر خەڵکی سوننە هەیە کە ژمارەیان زیاتر لە 1.5 ملیۆنی و لەلایەن کوردستانەوە پێشوازیان لێکراوە بۆیە ئێستا سەرۆک بارزانانی کاریگەریی تەواوی هەیە بەسەر شیعە و بەسەر سوننەوە واتە بەبێ جیاکاری چونکە پێکێنانی ئەم حکوومەتەش هەر بە کاریگەری گەورەی سەرۆک بارزانیەوە بوو بەشێک لە کێشەکان چارەسەر کرابوون و بەشێکیان پێویستیان بە چارەسەرکردن هەیە و ئەگەر ڕوونیش بمەوە دەتوانم پێتان بڵێم ئەم کێشانە پێویستی بە ڕێککەوتنی نێودەوڵەتیش هەیە هەندێک پرس هەیە بەتایبەتی پرسی مادەی 140 دەکرێت لە ڕێگەی دانوستانی بەردەوامەوە چارەسەر بکرێن
کە ئەم ئەگەر بێت و پێشتر خۆتان دەزانن دانیشتوانەکان بەردەوام بەڵام دواتر بچران ئێستا هەڵومەرزێکی نوێ هەیە دەکرێت جارێکی دیکە ئەمە دەست پێ بکاتەوە چونکە هەندێک لایەنی کاریگەریش لە نێو دانیشتوانەکاندان دەکرێت بۆ چوونەکان لە یەکتر نزیک بکرێنەوە هاوکات هەموو ئەو پرسانێکەوە هەڵواسراون ئێستا جارێکی دیکە هەوڵی چارەسەرکردنیان بدرێت. قال لك سباس برئيس محمد خالدي امين داري قشتي حزب بايارق الخير جا هولي ريبواي كراس تاخذ قال مدام سباس بوا